تەمەنێکی لەگەڵ مامۆستایی بەڕێ کردووە. ئەم مامۆستایە لە ماوەی تەمەنی هەمیشە کاری تێکۆشان بووە بۆ خزمەتی سەرجەم مامۆستایان. مێژووی خەباتی کارکردن و تێکۆشانیان بۆ سەرخستنی سێکتەری پەروەردەیە. یەکێک لە بەڕێوەبەرە گشتیەکانی پەروەردەیە و دەڵێت یەکێتی و مامۆستا و خوێندن و خوێندنگە و خوێندکار ئاوێتەیەک بوونە بۆ ڕزگارکردنی کۆمەڵگە لە دەستینە خوێندەواری. بە دڵنیایی مامۆستا و ڕۆڵی پەروەردە لە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە بیدایەتەوە ڕەنگی یاوەتەوە. بۆیە من لە میادەیە لە یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان 45 ساڵەی هەم پیرۆزبایی خۆم ڕادەگەێنم بە سەرجەم کوردستانیانی خۆشەویست، بە سەرجەم کادران و دڵسۆزانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بە دڵنیایی دەڵێم کە ئێمەمانان کە مێژوویەکمان با بڵین خزمەت هەیە لە ناوم حیزبەدا و وەکو کادرێکی حکومیش وەکو کادرێکی پەروەردەیی هەمیشە ویستومانە بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو ئەجەندای یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە ئەساسەوە بۆی دامەزرا و دەیەوێت خزمەتی کۆمەڵانی خەڵکی پێ بکات لە بوارە پەروەردەیەکەشدا ڕەنگ بداتەوە. هەر بۆیە بە بەرپرسیارەتێکی قورسەوە ئەم بابەتە ئێمە گرتومانەتە ئەستۆ و با بڵێن کردومانەتە ئەرگ بەسەر خۆمانەوە. هەمیشەش هەوڵ دەدەین کە وێنای کادرێکی پەروەردەیی جارێکی کەش حیزبی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵک بەو شکڵە وێنای یەکێتی نیشتیمانی کوردستان بکەین و هەر ئەوەش مەرامی ئەساسی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ مامۆستایان پێشەنگی تەواوی کۆمەڵگەن وەک سەرجەم بوارەکانی تر بۆ خزمەتکردن. ئێستاش بۆ ئایندا گەنج و نوێبوونەوە ئەو سەرکەوتن و پێشەنگییان لەسەر شانە و بەکاری تیم و پێکەوەی بۆ پێگەیاندنی نەوەکانی ئەم نیشتیمانە تێدەکۆشن. یەکێتی نیشتیمانی بە شێوەی بەردەوام خوێندکارانی لە گوند و شار لە ڕێگەی مامۆستاکانیەوە بە زانستی سەردەم پەروەردەکردوون و بۆ خزمەتکردنی نیشتیمان. یادی دامەزراندنی یەکێتی یەکی شەش لە سەرجەم کادران و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆزەکەم. وەکو مامۆستایەک خۆشحاڵم کە کادرێکی ئەو حیزبم ئومێدەوارم هەمیشە لە سەرکەوتنا بێ بەرەو سەرکەوتن بڕوام. ئەگەر سەری مێژووی دامەزراندنی یەکێتی بکەی هەر لە شاخەوە تا ئاگاتە ئێستا یەکێتی گرنگێکی زۆری بەلایەنی زانست و زانیار و خوێندن و خوێندەواری داوام. من وەکو خۆم هەمیشە خۆم بە یەکێتی زانیە و هەمیشە لەو پێناوەیە شانازیم کردووە، هەمیشە بەردەوام بین لەسەری. ئێستا سەرکردەی نوێ دروشمی نوێبوونەوەی هەڵگرتووە. ئەمەش هۆکار و دەرفەتی زیاتری بۆ سەرجەم مامۆستایان و سێکتەرەکانی تر هێناوەتە ئاراوە بۆ ئەوەی خزمەتی زیاتری کۆمەڵانی خەڵکی کوردستانی پێ بکەن. پێشڕۆ مەجید، گەلی کوردستان، سلێمانی.